بینەرانی خۆشەویستی کورسان سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانە مەبشە و بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین ئەمانەوێت لەگەڵ میوانەکانم باسیەوە بکەین ئەرێوەڕاست ئەو هەموو کوشتن و خۆکوشتنە چیە لە هەرێمی کوردستان هۆکارەکانی بۆچیە گەڕێتەوە ئێمە لایەنی پەروەردەیمان لەبەر یەک هەڵتەکاوە و داڕماوە بۆیە ئێمە لایەنی کۆمەڵایەتی و ئینسانیەتمان داڕماوە و ڕۆ وێرانەیە بۆیە ئایا پەیوەندی بە زۆربوونی چەکەوە هەیە ئەم هەموو بکوژە لەکوێوە هات لە کاتێکە ئێمە کۆمەڵگایەکی موسڵمانین و هەر کەسێکیش مایک ئەبەیتە بەردەمی ئەڵێ من لەگەڵ سەروەری یاسام بەڵام سڵح و بەڵام داڕمانی پەروەردەی و بەڵام داڕمانی کۆمەڵایەتی و بەڵام کۆی ئەمانە ئەبێ هۆکار نەبن بۆ ئەو هەموو خۆکوشتانە بۆچی ئەبێت هەموو هەفتەیەک ئەم ماوەیە هەموو ڕۆژێک ڕووداوێکی دڵتەزێن وجدانی هەمومان ڕابسڵەچێنێت بڕیار درراوە کە بازاڕی چەک و چەک فرۆشتن دابخرێت هۆکارە ئایا چەک لە شوێنی ترەوە دێت هۆکار ئەبێ چارەسەر چی بێت تەنانەت لای خەڵکی سادەش و ئێمە جگە لەوەی کە لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز باڵام بۆ محەممەد جێگری سەرۆکی لژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانە بێ هەروەها بەڕێز سۆران محەممەد زەکی مامۆستا کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەیە لەگەڵمانە بێرەوە لەو لێرەوە بەڕێز محەممەد گۆمەشینی چالاگوانی مافی مرۆڤ لەگەڵمانە بێ گفتوگۆ ئەەکەین لە سێر ڕەهەندی جیاوازەوە بەڵام بەر لەوە ئێمە ئەمڕۆ ڤیتێکمان هەیە لە کۆمەڵی خەڵک کە بازرگانی یان کڕین و فرۆش بە چەکەوە ئەکەن لەوان پرسیارەکەی مەدانیان بزانین هەمووکو هاوڵاتی هەمووکو کەسێک ینی کاسبیان لەسەر چەک فرۆشتنە ئەوان چی ئەڵێن لەسەر ئەم هەموو ڕووداوی کوشتنە بێکەوە بینەرە بین و گفتوگۆ لەسەر ئەماکەی بینەرانی خۆشەویست لە بەشێکی تری بەرنامەی ڕەهەند ئێمە ئەمانەوێ باس یاخود بابەتێکی مەدانی بخەینە ڕوو ڕۆژانی هەینی ئەم بازاڕە ئەم ژمارە دوکانە ژمارەیەکی زۆر خەڵکی تیابوو کە مامەڵە بە کڕین و فرۆشتنی چەک دەکرا بەڵام ئەمڕۆ داخراوە ڕۆژانە ئەم بازاڕە هەبوو بەڵام ئەوانیش قسەی خۆیان هەیە لەسەر زۆربوونی ڕێژەی کوشتن لە هەرێمی کوردستاندا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا تەنها یەک هۆکارە یاخود هۆکارەکان جۆرا و جۆرن ئێمە لەگەڵ ئەوانەی کە مامەڵەیان بە کڕین و یاخود کڕین و فرۆشتنیان بە چەکەوە دەکرد گفتوگۆیان لەگەڵ دەکەین بزانی لای ئەوان هۆکارەکانی زیادبوونی ژمارەی کوشتن چییە لەگەڵمان بن سڵاو لێبێ ئەو کاتت باش تۆ سەرەتا هۆکاری ئەو زیادبوونی ڕێژەی کوشتن بۆچی دەجێڕێەوە بۆ ئەوەی دەجێڕمەوە ئەگەر چەک لە ماڵەکان هەیە لە شوێنەکان هەیە چێکی پێشمەرگەی لێە هەموو کەسێک کوڕێکی پێشمەرگەیە کوڕێکی ئاسایشە کوڕێکی شتێکی دیکە چەک دەباتە ماڵەوە ئەگە چەک دەباتە ماڵەوە بەڵام بەوەش کەم نابێ بڵێ ڕێژەی کوشتن ئەگەر چەک نەمێنێ چەک لە کوردستان هەردەمێنێ لەبەرەوەی بڵاوەتەوە چەک لە کوردستان دەمێنێ لە هەموو شوێنێک ئێستا بازاڕی فرۆشتنی چەک ینی ئەو بازاڕە داخراوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی کوشتن کە چەک نەگاتە دەستی هەموو کەس هەر دەگاتە دەستی هەموو کەس لەبەرەوەی کابرا لێرە نایەنێ دەچێت لە شوێنێکی دیکە دێنێ دەچێت لە مووسڵ دێنێ دەچێت لە بەغدا دێنێ دەچێت لە کەرکک دێنێ خۆ هەر ئێرە نییە دەچێت لە سلێمانی دێنێ دەچێت لە هەولێرە دێنێ کاکە دەچێت لە زاخۆی دێنێ لە دەوەکی دێنێ لەو بازاڕی مامەڵە بە چەکێکەوە دەکرا ڕۆژانە دەماچەیەکە کلاشکۆپێکە هەرەوە زیاترە چەک قورسێکی باباتەوە خەریکی بڵێ باشە یعنی هۆکارەکان لای تۆوەکو کەسێک کە مامەڵەت بە چەکەوە کردووە بە کڕین و فرۆشتنی چەکەوە کردووە هۆکاری کەمکردنەوەی ڕێگریکردن لە کوشتنەوەی کە دەمانچە نەگاتە دەستی هەر مێر منداڵێک هەر کەسێک هەر کەس ینی چییە ینی ڕێگریەکان دەبێت چی بن تەنها داخستنی بازارەکان چی ناوی بازاری نێبراکەم و بازارێکی علاقەی بۆەوە بازار ناوی دەنووسن کابرات فەنجی دەداتێ ئەوەی دەداتێ ناو نووسینە هەموو شتێکە ڕقم تەلەفۆنی وەردەگیرێ هەموو شتەکانی وەردەگیرێ براکەم ئەوی چەکی پێ دەفرۆشن بەڵێ خۆ ئەوە نییە سادەکاری نییە ئیشەکان ئەلێرەوەی قاچاقی نا لێرە قاچاقی نییە کاکەشتیوانە لێرە بە ئازادی کابرا پێی دەپرۆشی چۆنی پێ دەپرۆشی ڕقم تەلەفۆنی لێ وەردەگری
ناوی دەنووسی هەوێ لێ وەردەگری سوڕەتەوێ لێ وەردەگری کابرا خۆ ئەوە نییە کاکە ئەی دەزانین بچێت باڵە بەڵێ کابرا دەزانێت چۆن نازانێت لەزێر چاوەدێری ئاسایشدا ئاسایش سەرپەرشتی دەکا لێرە کامیرەی لێ چوا کامیرەی لێ هەر دوکاندارەکان بۆ خۆشمان کامیرەماندانەوە بۆ خاتی شتێک نەبێ ئەندار کوشتن و برینیش ئەگە بڵێن بۆی کەم دەبێتەوە خەت بۆی کەم نابێتەوە کابرای دەکوژێ با لە عینی شوێن بیکوژنەوە ئەوە نەما کێ دەوێت زەرایم کوژێ بەیاسا بەڵام ئێستا من دەچی دای دەبەستی لە سزندا گۆشتی دەدات مریشکی دەدات داعوەتی دەکا ئەوە یانی چی بۆ بەسەر کابراکی معاملەچێکی فەقیری دابێنێ بڵێ کاکە خەتایەوە کاریگەری یەکەمی ئەوەیە کوشتن نەماوە یعنی لە جێگا خۆی کوشتن نەماوە ئەوەیە دەست خۆش تۆ دەڵێ چی چۆن کاکزانە هۆکارەکەی بۆچی دەگێڕێەوە ئەو زیادبوونی ڕێژەی کوشتنە پێت وایە پەیوەندی بە بازاڕی چەکەوە یان چەک بە ئاسان دەگاتە دەستی هەموو کەسێک یاخود هۆکارەکە چیە هۆکارەکەی وەڵی چەک بوو خۆیان بەسە خەڵکیدا تەوزع دەکەن لە بازارەکاندا ئێستا چەکی نوێ هەیە هیچ چەکێکی کۆ نییە ئەوەی لە ڕێگە عیزبەکانەوە تەوزع دەکرێت لەو بازاڕی ئەوە مامەڵی پێوە دەکرێت ئەگەر عیزمانە بخۆیان بەسە خەڵکدا تەوزعی نەکەن و کەم دەبێتەوە لە بازاڕیدا باشە ئەوەی چەکی بێمۆڵەت ئەو کەسە مۆڵەتی لێ وەردەگرنەوە گەر چەکێکی پێ بفرۆشن یاخۆت حەقی ئەوتان نیە ئەمە مۆڵەتەکە چییە لەژێر چاودێری ئاسایشدا دەفرۆشێ بە هەموو کەسێکشی نافرۆشێت ئەز مەسەلەن دەماچەی تورکی ئێستا هەموو بە زۆری لە مەنتیقەی پارتی ڕادێ ئەو دەماچە هەموو لە تورکیا ڕداخل دەبێت بە جوملە دێ بە هزار دەماچە دێ تەیعان دێن لەو بازاڕیدا بڵاو دەکەنەوە خەڵکی بەرپرز زەویشانە دەکات بە خەڵکیی فەقیر نایە هەموو لە برایم خەلیر هەموو لە برایم خەلیر ڕادێ تۆ پێم بڵێ باسی ئەوە دەکەی دەڵێ بە خەڵکی فەقیردا یعنی چۆن وکۆکوا بە من دێسی دەماچە و سەد دەماچە ئەگەیەکی قەڵەو نەبێت قاچاقی چییە ئێستا ئاسانی ئەو دەماچانە دەگاتە دەستی خەڵک بە ئاسایی دەگاتێ تەلەفۆن بکە کەیفلێستی چوارە کامگرێکی بە 200 دیناری دەرامەکە پێ بکوژە و فڕی دەبەست خەڵکی فەقیر لێرە ماڵوێران بوو بەس خەڵکی فەقیر ماڵوێران بووە خۆ خەڵکی دەوڵەمەند گوێی لێ نییە ئەوەی قاچاقی دەکار قاچاقی خۆی دەکا دەکرێت و دەماچە و خەڵکی بەرپرس دەیێنێ هەموو ئەوەیە بەس پێویستە پێشەوەی کە بازارەکان دابخرێ خەڵکی بەرپرسەیە سەرمارەکان بگرێت دەرزاندرێشێ دێنێ بە فەقیرێک نایە بەسە کەسێک کاسبی بکا بە و کەس لێرە لێت دەپرسم لێرە لە هەموو لێت دەپرسم وەرە لەو خەڵکەی دەپرسم یەک کەس دەماچەی پێنا بۆ ئەمن پێم نا بۆ ئەو پێی دێ ئێستا ئەو دوکان داخستنە یەک ئیسفادەشی نییە یەک ئیسفادەشی نییە بەس ماڵە فەقیری شوێر دەبێتەوە فەقیر کاسپەکەی پێ ناکرێتەوە دەنا معاملار دەکرێت خەت بن بڕنابێ بەم بڵێ ئێستا داشتت بۆ دێنم بە چ بم بڕدێ بە دوکان داخستنێ ینی پێت وایە ڕێگەکان چین ینی بۆی چەک بن بڕبێ لە سنوورەکان نێ ڕێگەکە با سەرمارەکان بگرن نەگەوەش کابرای دەکوژێ کاکە بابی کوژنەوە بۆ نایکوژنەوە کۆرای کوشتنەوە بۆ دای دەبەستن دەبەستن خەمن نەبێدان دەبەستن بەڕاستی دان دەبەستن دەناوەی دوێنێ ڕۆژی جێژنەی چوار کوشتن بە ئەویان ئەدام کرد ئەوەی هەولێران ئەدام کرد بزا پیاوە بوو زەلامی بۆ کوژێ ئەوە خەڵکی بەرپرس وەڵام ئەمە سێزەمە گۆشتم دەنێ چوارانیش دەکوشم بۆی بسمە سزنێ لێرێ کاسپی نیە ئاگاوامان لێ بکەن بەخۆ ئەوە بەڕاستەکەی وەڵا بەڕاستەکەی وایە دڵگەرمی لەداخان ئارێ وەڵا بەڕاستەکەی وایە تو خزمەت دەکری لەوێ وەڵا لە ماڵە خۆ دەونانە نادرێتێ وەڵا لە ماڵە خۆ داوای ئەوانەکەی ڕێ دەکەون ئەو ئەن فۆڕانە ئەو حەچی سیلاحی نوێ هەیە لەوانێ 25 سیلاح هەبی لەو بازاڕی هەموو ئەوان دەیانهێنن ئەمەش دەکات دەستەمەوە مەش دەفرۆشینەوە بەس کەمە دەیفرۆشن بە قانون دەیفرۆشین کەسێک نەدێرێت فەنگەکی قڕیبێ دەماسەکی قڕیبی ناوی نەنووسرابی ناوی تۆمان نەکرابی لەگەڵ ئەو چەکدا بماڵڕێ لە دەستی هەموو کەس نەبێت سەک دەگەر ئەوەی مەدەستی هەموو کەس نەبێ بەڕام شتێکێ لێرە ئەستا کۆمەڵە خەرکە ژیانی ئێستا ئەو محاملەیە لە هەولێر لە هەموو کوردستان تێگەی ناکرێت بە بڕیارەشی ڕاست هەموو داخی وەرە دێکۆڵنەوەی بکە بزان چێتەشی دەکڕی چێتەشی دینی زیاد دەبی ئەگا کۆنەسەر وڵا و حزبانە دێنن ئارێ وڵ ئەوان دێنن ئەم دەستوری خۆم دەتوان بەستا لێرە بڕم بارستانش بڕۆم بە کوردی بە کورمانجی ئەگە دەماسەکەم پێ بیلوانەیە دەناو 20 بەرژی دابشێر مۆتاسمە شوێنێکی تێگەی ئەوان دێیان هێرێ وڵا ئەم بخواان ئازادیان کردێ بخواان ئازادیان ئێستا ئەو دەماسا ئەمان دیان تەجحیان کردیا تێگەی کەسی دیکە نییە بەرام یحدی بە بڕیارێک ئەو بازاڕاندا بخرێن خەڵکەش زۆر زەرمەندەوی بەڕاستی تێگەی ستا 1970 لێرە بگرێ ئیشی نییە
هەموو بێ ئیشە پێم خۆشە هێشتا ئاراستەی ئێوە بکەم پەیامەکەم ئەوەیە حکومەت من کابراکەم پۆلیسم یان پێشمەرگە منە بۆ نمونە ئەم کابراکەم دەبکەنە پێشمەرگە دادەمەرزێم چەکم بابداتێ بۆی کە چەک نەکڕم لە مەیدان بەڵام زۆر جار هەیە کابرا چەکی نادان ناچارە بێت چەک لێرە بکڕ ئەی لەکوێ چەکەی بکڕێ با ڕێگاکشم بە نیشاندا کە من بێم چەکی لێ بکڕم بەڵام خۆی لێرە کە چەک دەکڕم لێرەکانە بە شێوازێکی ئاسایی دەکڕم چۆن ئاسایشی لێیە پۆلیسی لێە چاودێری مەدەنی لێیە ناوم دەنووسێ هەموو شێک دەنووسێ خۆ من ئەوە لە بەرخاتی خۆی گەورە قسە دەکەم تێرەگەی دەبرا کامیڕێ لێ هەمووش دەژی لێیە ئەو خەڵکە بەڕاستی کاسپە لێرەکانە تێگەشت دەبرا خۆ ینی کۆمەڵێک کەس کۆمەڵێک بەیانمەتە خۆت کۆمەڵە کەس ژیانی لەسەر ئەوەیە ینی با چارە سەرێکیش بدۆزنەوە بۆ کەسانێکەوە چەک نافرۆشن ژیانیان دابینکەن تێرەگەی دەبرای خۆت بەڵان یەشت هەیە لێرەکاندا من مادەم کە بووم بە پێشمەرگە و بووم بە پۆلیسیان بووم بە ئاسایش با حکومەتی چەکشم داتێت چەک درراوە ناڵم نەدراوە بە خەڵکی تێرەگەی دەبرا خۆ چەک درا بەڵام زۆر کەسەیە چەکی لە دەستدانیە و توانە بڕۆ چەک بکرە بە خۆت کابرا ناچارە بێ لێرە چەکەی بکرێت لەکوێ بکرێت بۆ چوونی تۆ پرسیارێکی ڕاشکە ئەوانەی خەڵکی دەکوژن ئەوانەی دەیەوێت تاوانێکی پێ بکەن دێ لەو بازاڕان چەک دەکرێت بارمێت خۆتان کاشی من بەڵێ دروستە دێ لێرە چەک دەکرێت بەڵام چەکەی چۆن دەکرێت هەیە وای دەکرێت کە من و تۆ من کابراک بم ئەگە پیاکوش بم بێم چەک لە تۆ بکرم ناڵم تواستم بە بکەی بۆ معلوماتت وەزەلامیش بکوژم شەرم لەو خانە بێ لە کەس ناکەم تێرەگەی بەڵام لە قانونی یاسا پێویستە لەسە شریعەتی ئیسلام کە کەسێک کوش لە دادگا لە قانون لە یاسا لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێ ئایا ئەو زەنامە ئەو نەفەرەی بۆ کوشتووە ئەگەر بە بێتاوانی کوشت و حەقە بکوژرێتەوە بەڵام کە لەسەر تاوانێکی یان بۆ نمونە غەرەزەیەکی کێشەیەکی دەبێت قانون بڕیار بدا هەموو کەسیش دەبێت ملکەتی قانون و یاسا بێ تێگەشت لێ برای خۆت قانون سەروەرە لە وڵاتی ئێمە با کەس نەڵێ قانونیە قانونەیە یاسا هەیە بەڵام چیا هەندێکشت هەیە پێی بکرێ تێرەگەی لە برای خۆت من زەلامێکی دەکوژم بە بێتاوان ماقول نییە عنی لە سزنمکەن و حکومەکی 20 ساڵ یان 30 ساڵم دێن با بکوژنەوە کاکە لە جێ و کەسەی تێگەشت لێ برای خۆت نەکو کەسێک بە بێتاوان بکوژم ئێستا ینی تۆ لەگەڵ ئەوەی کە چەک دا بمانڕێ کەسێک نەبێ هەر بە هەوای نەفەس گوێ لە برا خۆراگرە یەشت هەیە لێرەکانە گوێ لە برا خۆراگرە کەسی کابرای فەقیر ئینسانی فەقیر ناتوانین دەماچەیەکە لەکێ بگرێت چاکەش لە شانیکە بڕوا بە ناو بازار و بە کۆڵان و ئەولاولا ئەو بۆ معلوماتت تێگەشتی لە برا خۆت من ئێستا زەلامی بکوژم یان چەکم لێرە داب یان دەبێت پۆلیس بم یان دەبێت کوڕەبەر پرس بم تێرەگەی یان دەبێت پێشمەرگەم یان دەبێت شتێک بم ئەگینا خەڵکی گوێ لە برا خۆراگر بەڵێ ڕێگا هەیە زۆر چاک ڕێگا هەیە چۆن ڕێگانیە ڕێگای چارەسەری هەیە بۆ ئەوشتەی کاکە من کابراکەم چەک دەکڕم لەو کابرایی دەکڕم با ئەو کابرا مادەم ئێرە پۆلیسی لێ بانکی کاب ئاسایشی لێ بڵکاکی ئاسایی جۆرە ئەو برادەراوە من ناوەکەم نووسی شتەکەم نووسی جۆری شەکەم نووسیوە ڕقەمەکەم نووسیوە کابرا خەڵکی فلان شوێنە با دوو شایدم لێ وەرگرن کەچەکەکەم پێ دەفرۆشە دوو شایدم لێ وەرگێ ڕقەمەکەی نووسێ بە شایدی ئەو شایدانە ئەوە ئاسایشی پۆلیس ئاگادارە کە من دەماچەکەیان چەکەکەم بۆ کابرای فرۆشت بەو سیعرەی تێگەشتی من بەڵام هێشتریکانە هەیە بەڵام هەمووی لە ڕێگای قانونەوەش لە ڕێگای یاساوە بچێ لە محکەمەی هینێکی پێ بکاتەوە عودێکی پێ بڕکاتەوە کە من لێ بەرپرسیار نیم ئەو کابرا و چەکەی لێم کڕیەوە لەبەرەوەی پۆلیسە بە یاسا بکرێ نەک داخستن بە داخستن چارەسەر ناکرێت وەڵڵاهی لێرەکانە وەکو دەماچە و تفەنگ و تاپڕ و قەناسە و تا ئێستا بیکێسم نەدیتۆم پیاو ڕاستێ بڵێ بابە قەناسەی لێ بووە کاکزانە ئەوان بخوان خەڵکی دەنێت چەکی بکڕن شۆ برادر ئاماژەی پێکرد دوبێ پێشمەرگا بۆ دەرە چەکەکی بکڕات فەنگت نییە بڕۆ فشەشی بکڕا ئێوان بە زۆری ئەوانە نەدێن سەچی دەکڕن خۆ چێ سەچی دەکڕی خۆ کەس لە ئەوروپای ڕانایە یەکارە دەبێتی پێشمەرگە دێ بڕۆ سەچی بکڕا تێگەی ئەو کوشتارانش کە دەشکرێ 180 ئەوە دەرکەوتووە بەسەرکی مۆڵەتدارە بەرپرسە کوڕ بەرپرسەکان خەڵکی دەکوژن بە زۆری شێتێکە کوڕی فەقیری کەس ناکوژەکە بێکوژی ئەوانەوە نابی لە کوردستان ئێستا تۆ داواکاری چ بکرێت داواکاری مەیە سەرمارەکان بگرن لە حدودەکان لە تووچیا ڕاو دەماچە تووچێ دێن بە 200 و بە 300 و بە 400 هەتا بە هەزاریش دێ من وەکو بازار چۆن بڕبەر دەکرێت هێشتەجی بەخێر بێن سەر چاوم بەخۆی هەتاکو چ پۆلیسە چ هێزی پێشمەرگەیە چ وەزارەتەکانی پێشمەرگە و ناخۆنا هەتا چەچیان پێ نەدرێت ئەو شتە بنبەر ناکرێت لەبەرەوەی کابرا لە دەکەوی دەمەفرەت جەری دەرێ من پێشمەرگەمە یانەوەتەیە ئەمن ئاسایشم
ئەو چەکە بەڵێ دەبی بۆ نمونە هەردووکانێک کەسێک بێت من بۆ نمونە کەسێکی پێشمەرگەم کە هاتم لەوێ بمنێرنە ئاسایش بزانن ئەو چەکەم بۆ چییە ئەو جێ بێم نێرە بیکڕم مەڵێ هەینا لە بنکەی خەڵک هەبوو بێت لێرە لەو بازارڕچی نەفرۆش بێ بە کەسێک بێ گەنجێک بێ مێر منداڵ نایفرۆشت هەموومان لێ ئەرێوەڵا زۆر کەس هاتە داواتە چ کردێمە مێڵ مندار بووە نیان گومانەکە لەسەر بووە نەمان داواتێ نەمان داواتێ دوکان بەوەش چارەسەر ئاسایشم کە دۆکتمە کاکەوەرە ئەو کابرا کورد نییە عەرەبە داوای سیلا دەکات داوای تاپڕێکی دەکات بانگم کردووە تومە کاکەوەرە بزانەدا خۆچیەوە بردوانە بۆ ئاسایش لێ کۆڵنەوەی خوان لەگەڵ کردووە نازانم چکارە بووە چکارە نەبووە ئەوە ئیش وەرەقەی ئاسایشی لەکرد نەبێ باچەکی پێ نەفرۆشن با بچنە ئاسایش وەرەقەی بکەن سام چەکەم دەوێت ئەو جا چەکەکەی بفرۆش تۆ ژوەرە ئابەوەی بم بەر دەکردن ئەبەوەی بم بەر ناکرێت کاکە دوکانی ئەو فەقیر و وەرێنە تۆکو گەنجە چۆن بن بڕ دەکرێت گەنج دەمانچە یان چەک دەگاتە دەستی هەموو کەسێک مێر منداڵێکە یا خۆت هەر کەسێکە بە تاکید کەسێک مەبەستی هەر شتێک بێ دەتوانێت بیکات بەڵام بۆ مەسەلەی ئەو بڕیارە سەریعی کە بازاڕی داخست ئەم پێم وایە ئەو بڕیارە لە شوێنی خۆی نیە تۆ بتوێ بە ڕۆژێک چەک بن بڕکەی شتی وا نابێت چونکە زروفی کوردستان عفومکە زروفی کوردستان بە کۆمەڵە قۆناغدا ڕۆشتووە کۆمەڵێک شەر بەسەر کوردستان داهاتووە کۆمەڵێک خەڵکی زۆر هەیە چەکی هەیە بە مۆڵەت هەیەی هەیە بێ مۆڵەت هەیەی ئێستا ئەم پێشمەرگەم چەکم پێە هەچ کاتێکی عزم لەبێ بە چەکیش نەبێ مەبەستم بێ کەسێک کوژم بە چەق و دەیکوژم بەڵام دەکرێت لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی مامۆستایانی مەکتەبەکانەوە خەڵک هۆشار بکرێتەوە کە واز لە دیارەی توندوتیژی بێنن واز لە کوشتن و بڕین بێنن کەسێک دەوێت تعدا لە کەسێکی بکە ئەوە یاسا هەیە قانون هەیە بە شێوەیەشی قانونی بچێ عقی خۆی لێوە بگرێتەوە کاکە بە چارە سەر دەبێ ئەزانی کەم دەکرێت ئەزانی دوو قسام بکەین باش ئەو خەڵکە کە دەچی خەرچی دەگوژی با حکوومەت بیگری لە عینی جێ بگوژیتەوە کابرای لەبەر چاوی عالمێ ئەوە یەک کێشە نامینی یعنی هەرچی کوردستانە کێشەی تێدا نامینی بەرا ئەتوو بەدەری ئەو قسێ و برادرە کردی بچی سێ زەمە گۆشتی بدەیە و بە بازێک پارە بە سارێک دوو ساران بەر هەربی و تێگەشتی ئەو حارە هەر زیادەکە هەر ماڵوێرانە ئێستا ئەمە قوڕوە زەران لێرە چە کوشتی دەفرۆژن خۆ هەر چەک نییە کاکە فیشە کۆکەکە بەرگەی پێشمەرگە مەغزەنە کەشتەکە ئەوەش هەموو لە پێشمەرگەیە لۆ چێە لۆ کەسی ئێوە بە شێوەی یاسای ڕێک بخرێتەوە جارێک یان بە هەر کەسە ئینجازەکی دەفرۆشی واللهی ئەمن وەکو مەسەر جار هەیە فەنگەکە یان دەمانچە کەشتەکە دەفرۆشی مەسەلە من هاتپام ئەمن بەناس ناسیارن هەموو ناسیارن دەیان ناسم خۆ لە گۆترەکاری نییە کاکە هەرچی ناوەله ئەو جا کابرای خراپ بێت تێرەمە بخۆ حکومەت یاگادارەکەینەوە یان هەرزە کاربی یا منداربی ئەوە کەس پێی نافرۆشی ئەوەی لێرە لە بازاری فرۆشتنی چەک باسی لێوە کراکەوانیش نیگەرانن لە زیادبوونی ڕێژەی کوشتن و تاوانەکان بەڵام باز لەوە دەکەن کە ڕێگای تر هەیە بۆی بە تەواوەتی چەک بنبڕ بکرێەوە ئەوان باسییان کردکەوان هەرگیز چەک بە کەسێک نافرۆشن کە ئاگاداری هێز ئەمنیەکانی لەسەر نەبێت بەڵام هێشتا ڕێگای تر هەیە کە چەک بێی داخلی هەرێمی کوردستان دەبێ و دەستی کۆمەڵی خەڵک دەکەوێت کە تاوانی پێنجام دەدەن بە هیوای ئەوەین کە تەواوی قسەی ئەوانەی کە لێرە کردیان ببێتە هۆکارێک بۆ بە دوواداچوونی زیاتر بۆ ئەوەی ئەمەش ببێتە یەکێکی تر لە ڕێگریەکان بۆ ئەوەی کە چەک نەگاتە دەستی هەموو کەسێک و ڕێژەی تاوان کەم بکرێتەوە. بەڵێ ئەمە ڤیتێک بوو لەسەر ئەوەی کە کۆمەڵی خەڵک کە بازرگانی بەچەکەوە کە خۆیان بە زمانێکی زۆر سادە کۆمەڵێک هۆکاری تریان ڕوون کردەوە هەڵبەتە حماسەکەیان بە زۆرێک بوو کە لە مەسافەیەکی زۆر کەمدا من و کامێرەمانەکە من نەمانتوانی بچین بۆ شوێنی تریانی کۆمەڵی خەڵک لێمان کۆ بۆ یانویست هەم ڕێژەی تاوان کەم بێتەوە هەم چەک بە یاسایی بکرێ کاک باڵام بۆ مامۆستا بمبورن لە کاک محەممەد وەک چالاکوانی مافی مرۆڤ دەست پێکەم گوێ لە قسەی ئەو بەڕێزانە بوو کە لە ڤیتێکا بوو مامۆستا کاک محەممەد گۆمەشینی سەرنجی تۆ وەک چالاکوانێکی مافی مرۆڤ چی؟ سڵاو کاک زانا سڵاو لە جەنابەت لە میوانە بەڕێزەکان دیارم راپۆرتە
من پێم وایە حکوومەت هەرێمی کوردستانەگە پێویست باە هۆکارەکانی زیادبوونی تاوانەکانی کوشتن بە ڕێگەی توێژینەوەیەک بزانێت پێویست بوو هەریز نەبایە وەکو جەنابەت کامیرامانەک و دوو تیمی بناردبایە لە بازاری سەگفرۆشان تیمەچکەی بناردبایە ناو گەنجان تیمەچکەی بناردبایە ناو بازاری تیمەچکەی بناردبایە ناو خەڵکی زۆر بە ئاسانی و ئێستاش درەنگ نەکەوتووە دەتوانێت هۆکارەکان ئاوە دەستنیشان بکە بۆ چونکە هەر کەسێک بە گوێرەی خۆی بە گوێرەی ئاسی ڕۆشنبیری خۆی بە گوێرەی ئیشی خۆی هەڵسەنگاندن بۆ بابەتەکان دەکا تۆ ناکرێ هەر لە پشت مێزەکانەوە بڕیار بدەیت هەر لە پشت مێزەکانەوە شیکردنەوە بۆ ڕووداوەکان بکەیت و ناکرێت لە ژوورەکان و لە ئۆفیسەکان بەبێ ڕێی وەرگرتنی خەڵکی پسپۆر و معنی بێ بڕیار لەسەر کۆمەڵێک شت بدەیت پرسیارەکە ئەوەیە هەموو بابەتێک کە تۆ دەتەوێت چارەسەری کێشەیەک بکەیت پێویستە ڕەهەندە کۆمەڵایەتەکان ڕەهەندە ئابوووریەکان ڕەهەندە سیاسیەکان ڕەهەندەکانی لایانی دەرونی هەموو ئەوانە لەبەر چاو بژیرێ یعنی چونکە ئەم بابەتانە بە تەنیا یەک بڕیار نییە بۆی تۆ بتەوێ بۆ نمونە بڵێ ئەوە دوێنێ دوو کەس کوژراوە ئەمڕۆ من بڕیارێک دەردەکەم کەس نەکوژرێ خۆ دوێنێ دوو کەس کوژرا ئەمڕۆ شەر دوو کەس کوژرا دیار نییە بەیانی چەند کەس دەکوژرێ ئەی خۆ ئێستا چ گەرانتیەک هەیە بەیانی چڕوو دەدا ئەم شۆ چڕوو دەدا بابەتەکە ئایا تەنها بابەتی مۆڵەتی بێچەک بووە بابەتەکە تەنها بازاری چەکفرۆشان بووە دەیەکێک لە مەزبوطترین شوێنەکان بازاری چەکفرۆشەکان بوو بۆ زانیاریتان ینی بازارەکانی چەکفرۆشان لەژێر چاودێری توندی ئاسایشە خەڵکانی خۆیان ئاماژ بۆک بەڕێز دۆک چالاگوانێکی مافی مرۆڤ کە من و تۆ زۆر دەمێکەیەکە ناسی نەزانم کە تۆ ورد ئیش لەسەر بابەتە کردووە ئەگەر پۆلێن بەندیەکەم بۆ بکەی مەسەلەن ڕەهەندەکانی پشتی ئەم هەموو خۆکوشتن و کوشتنە چی عنی کاکزانە یەکێک لە بابەتانە قەیرانی دارایی ڕوودار وڵاتێک بکە یعنی مە دەبێت ئەمانە خوێندنەوەی تایبەتیان بۆ بکەین قەیرانی دارایی یەکێکە لە پرسە گرنگەکان کە ڕێژەی تاوان زیاد دەکات بە هەموو پێوەرێک کاتێک بەتاڵە زۆر بوو واتە بێکاری زۆر بوو گەنج بێ هیوا بوو کار و کاسبی دەست نەکەوت دەرچوانی زانکۆ زۆر بوون و دەست نەکەوت دادپەروەری کۆمەڵایەتی کەتە مەترسیەوە کەتە لێژیەوە و چین و ئاستە چینەکان بەرزونزمی زۆر تێدا کەوت یعنی ئێستا تۆ گەنجەکانی ئێمە کاتێک لە سوۆشەل میدیا دەبینن کوڕی بەرپرسێک کوڕی دەوڵەمەندێک ڕۆژانە عەرزی ئۆتۆمبیلەکە و باغەکە و ڤێلایەکە و ئەم بابەتانە دەکا شتێکی دیکەی باو بەداخەوە لە ماوەی ڕابردوو زۆری قسە لە سەکرا بابەتی کچە مۆدیل و کوڕی دەوڵەمەند و خەڵکێک بە یەک تۆڕی کۆمەڵایەتی بە یەک بابەت و بە یەک پۆست و بە یەک سناپچات و بە یەک بابەت دەبێتە خاوەنی دەیان $1000 و شوقەی باش و ڤێلای باش و ئەم بابەتانە دروستبوونی ئەم چینە بەرزانە یعنی چینی مامناوە نەما لەم نێوەندەدا ئەمە کاریگەری گەورە لەسەر دەرونی هاوڵاتیان بەگشتی و دەرونی گەنجان و لاوان دروست دەکا ئەو پەڕی بێهیوایەتی لێیان دروست دەکا گەنجی ساڵی 2014 نەمەزراوە کاکزانە ئێستا ساڵی 2020 لە 2014ەوە بابەتی بودجە و پاشەکەوتی بودجە و خراپی موچە ڕووی لەم وڵاتە کردووە قەیرانی دارایی بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکان هەموو ساڵی ڕادەگەێنن کە ئەوەندە کۆمپانیایە ئیفلاسی کردووە و کۆتایی پێهاتووە خۆ ئەمە هەر ئیفلاسی کۆمپانیایەکە نییە سەدان گەز لەم کۆمپانیانە کار دەکەن و دەنێردرێنە ماڵەوە سەدان گەز ڕۆژانە لە شوێنی کارکردن یا دەنێردرێنە ماڵەوە یا خۆت موچەکەی کەم دەکرێتەوە بەشی بژێوی ژیانی ناکە هەموو ساڵێش ژمارەیەکی زۆر دەرچووی زانکۆ پەیمانگا ئاهلی و حکومیەکان و هەموو بابەتەکان دیکات دەکەونە بازار و بێ ئیش دەوەستن هۆکاری دووەم نەبوونی فلتەر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی گەورەترین مەترسی لەسەر ئاسایشی تاگ ئاسایشی خێزان ئاسایشی کۆمەلگە و ئاسایشی گەنج بریتە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان کە بەبێ هیچ سانسۆر و فلتەرێک بەبێ ئەوەی ئێمە یاسایەکمان هەبێ بۆ ڕێخستنی بابەتی میدیای ئەلکترۆنی ئەمە کارەساتی گەورە ڕوودەدا ئەوەی ئێستا هەیە ئەمە دەستپێکە ئەمە سەرەتایە ئەمە بابەتێکە کە ئەگەر ئێستا هەڵوەسێ بەرامبەر نەکرێ ئەگەر ئێستا پسپۆڕان دەروون ناسان کۆمەڵ ناسان توێژەران حکوومەت لایانی پەیوەندیداری دیکە خوێندنەوەی ورد بۆ ئەم بابەتە نەکەن لەکوێوە دەستی پێکردووە تۆڕی کۆمەڵایەتی کاریگەری چییە قەیرانی دارایی کاریگەری چییە ئەو ململانە سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان کاریگەری هەیە چییە ناتوانرێت چارەسەریی بۆ بدۆزرێتەوە چارەسەری ئەم بابەتانە بە بەیاننامەیەک نابێ چارەسەری ئەم بابەتانە بە بڕیارێک نابێت کە دوو مەفرەزەی پۆلیس بۆ نمونە دەگرن ئەمە کارێکی زۆر باشە
بابەتەکە دەست بەسەراگرتنی چەک بوونی مەفرەزەی پۆلیس و ئاسایش لە ناو شارەکان گەرنتی سەلامەتی و ئەمینیە بۆ خەڵک یعنی من کاتێک مەفرەزەیەکی پۆلیس و ئاسایش دەبینم هەست بە دڵنەوایی دەکەم دڵم هیچ نەبێ ئەگەر ئۆتۆمبیلێکی جامڕشی بێت تابلۆ ئێستا بیوێت تەقە بکە هیچ نەبێت لەم مەفرەزەی پۆلیسە ڕزگاری نابێ بەڵام ئەم مەفرەزەیە 1 هەفتەیە ئەم مەفرەزەیە 2 هەفتەیە ئەم مەفرەزەیە مانجێکە ئەی دوای ئەو مانگە دیسان دەبینین کێشە و تەقە لە کافتریەکان و گازینۆکان کاک زانە لێرە وەکو جەنابیشت پێم وایە هەر لە بیدایەتی بەرنامەکە وتت هەر دەمی ئەم خەڵکە دەکەیەوە دەڵێ ئێمە میلەتێکی مسلمانین و ئەوروپاوا و خەڵکی دیکەوە کاکە کام میلەتی مسلمان ئەخر لە ئەوروپا گەنجێک بێ بچێتە کافتریایەک بچێتە مەیخانەیەک هەویە پێ هەویەی دەرنێنێ تەمەنی 18 ساڵی ڕەندەدابێ نالم بچێتە ژوورەوە کەسێک بیاوێ بچیت چەک بکڕێ دەیان لێپرسینەوە و زانیاری لێوەردەگیرێ بۆ نمونە لێرە تۆ کافتریاکان کات تا دەبێتە 12 شەو منداڵی 10 ساڵ وا لەوێ نێرگەلی دەکا و قمار دەکا منداڵی 10 ساڵ وات لەوێ دێو دەچیتن ئەیجا کاتێک سیر دەکەی لێک حاڵی نابن و تێکدا ئاڵێن و شەڕ ڕوو دەدا و دەبینی کە کاتێک دەڕن وڵات 4 گەنج بوونە قوربانی دویان هەژیان تەواو نەکردووە باوکەکەشی لێ سەر تەلەڤیزیۆن دەڵێ ئێمە کێشەی کۆمەڵایەتیمان لەگەڵ کەس نییە لە کاتێکدا بیری چۆ خۆی ئەمە خۆی کێشەی کۆمەڵایەتیە ئەمە خۆی کێشەیە و ئاگال لە کوڕەکەت نییە لە کاتژمێر 12 یەکە نازانی لە شوێنی لەکوێیە کافتریاکەی لەکوێیە لەگەڵ چێ دەچیتە دەرێ لەگەڵ چێیە ئەدی ئەمەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەبێتەوە چێ کاک زانە سنوورێکی پەروەردەیی نەماوە پێداچونەوە بە پەروەردە لە ناو خێزانەکانەوە دەبێ ئەبدێت بکرێتەوە یعنی تۆ لە کۆمەڵایەتی بەخاوەن پێداویستی تایبەت ڕادەبوێرن بە ژن ڕادەبوێرن بە پیاو ڕادەبوێرن بە هونەرمەند ڕادەبوێرن بە سەرکردە ڕادەبوێرن بە نیشتیمان و ئاڵا وڵات ڕادەبوێرن یعنی هیچ پیرۆزیەک نەماوە کەس نازانێ ئەمە لەکوێ پەروەردە بووە ئەم گەنجە نازانێ ئەمە پەیوەستە بەچی لەسەر داڕمانی پەروەردەیی مامۆستا سۆران محەممەد زەکی لەگەڵمانە لە ستۆدیۆ مامۆستا هۆکاری ئەو بابەتانە لە ڕووی پەروەردەیەوە کەسێک گەیشتۆتە خۆناغی زانکۆ دوو مامۆستای خۆیە کوژێ کەسێک زانکۆی تەواو کردو خۆیە کوژێ کەسێک ینی ئەمە بۆ ئەمە ئایا حاڵەتێکی نۆرماڵە بەدەر لە کوشتنی ئینسانێک یا خۆ کوشتنی ئینسانێک یاخود بەڕاستی قابلی هەڵوەسە لە سەرکردنە لە رێمی کوردستان کاک زاناجان پرسە سەرخۆشی بۆ دوو خانەوادە بە ڕێزەی کە مامۆسایانی هاوپیشەمان شەید بوون سڵاو ڕێزم بۆ خۆشەویستیمان بۆ جەنابت و میوانەکە و بینەرانی بەڕێزیش بەگەڕانەوە بۆ قوڵایی مێژوو ئەو چیرۆکەکان ئەومان پێ دەڵێ کوشتن لە سەردەمی حەزرەتی ئادەمەوە کاتێک قابیل ئەکوژرێت هابیل ئەکوژرێت بە دەستی قابیل لەبەر ئەوەی بڕیار ئەدا جێنشینێک بۆ خۆی دابنێ حەزرەتی ئادەم کەواتە لە قوڵایی مێژوو ئەو چیرۆکەکان ئەومان پێ دەڵێ مێژووی مرۆڤایەتی خاڵی نییە لە کوشتن ئەو کەواتە لێوە سەر ئەگرێ بۆ ئەوەی کە دوای ئەوەی بە سەردەمەکانی تریا با بڕۆین وڵاتێکی وەکو بریتانیا شەڕی 150 ساڵ و 116 ساڵی هەبووە بەڕاستیەکەی لەگەڵ وڵاتێکی وەکو فەڕەنسادا یعنی ئەوەی کە ئێستا خەڵک ئێمە بەراورد دەکەین لە نێوان خۆمان و ئەوروپیەکان ئاگوایە ئەوان لە ئێمە مۆدێرنتر و دوور لە چەکترن نەخێر قوربان ئەوانش بۆ قۆناغی بەتاڵبوونەوە لە شەردا تێپەڕیون ئێمە بینەوە سەر وڵاتی خۆمان بەڕاستیەکەی کاتێک پێناسەیەک بۆ توندوتیژی ئەەکەین توندوتیژی بە هەردوو جۆرەکەی هەم زارەکیش بێ و هەم جەستەیی بێ زارێکێکە لە خۆی ئەبینێتەوە لە هەڕەشەکردن یاخود جنێودان یاخود ئیهانەکردن سەرزەنشکردن پلارتێگرتن جۆرەکەی تریشی کە بریتە لە بریندارکردنی جەستەیی یاخود کوشتن یاخود خۆ کوشتن هەموو ئەم جۆرانە بەڕاستیەکەی کە بە جۆری توندوتیژی بە شەڕەنگێزی بە ناوبانگە ئەمانە زەمینەسازی هەیە هەروەها لەگەڵ ئەوەی کە پاڵنەری هەیە پاڵنەرەکان زۆر جار بەداخەوانەیە پاڵنەرەکان پەیوەندی بە خودی تاکەوە هەیە و زۆر جاریش لە خێزانەکانەوە سەرچاوە دەگرێت بە تایبەتی ئەم وڵاتی ئێمە ئەگەر بە ڕابردووە بڕۆینەوە لە سێدەی ڕابردوو لە چواردەی ڕابردووە بەردەوام چەک بەردەست بووە لە شەردا بووە کەواتە ئەمە مانێو نەمانێو کاریگەری نەرێنی لەسەر پێشینەی خێزانەکان لەسەر هەڵسوکەوتی تاک دروست دەکات پەروەردەی ئێمە لە دوای 2 ساڵی 2009 کە گۆڕانکاری کراوە لە سیستمی پەروەردەیە هەوڵ دراوە کە پێشتر توێژەری کۆمەڵایەتی بوونی هەبوو لە قوتابخانەکانە بۆ چارەسەری ئەو حاڵەتانە دواتریش گۆڕاوە بە ڕێنماییکاری پەروەردەی لە ئێستادا وەزارەتی پەروەردە لە ساڵی 2002 نزیکەی دەیەک زیاترە کار لەسەر ئەوە ئەکات کە بۆ ئەوەی بەرنامەی بنیادنانی تواناکان بۆ ئەوەی هیچ نەبێ ئێمە ناتوانین بڵین توندوتیژی بنەبڕ ئەکرێت لە قوتابخانەکاندا چکە ئێمە دوو جۆر
تونند و تیژیمان هەیە تونند و تیژی بەڕێوەبەر و ستافی قوتابخانەمان هەیە کە بەرامبەر قوتابی ئەیکا و بە پێچەوانەوە دژەکەشیمان هەیە خێزان و قوتابیمان هەیە کە بەرامبەر ستافی خوێندن و قوتابخانە ئەیکەن لە هەردوو حاڵەتەکەی بنەبڕکردنی بەڕای من ئەستەما بەڵام ئەتوانێت لە چوارچێوەی ئەو دوو بنەما سەرەکی کە ئێمە لە پەروەردەیە هەمانە یەکەمیان پێی ئەوترێ بنەما دووهەمیشیان پێی ئەوترێت بەها ئەوەی کە ئێستا ڕوو دەدات بەداخەوە لە کوشتن و لەوەی کە ڕوو ئەدات لە هێرشکردن و ئەوانە سەر ناوەندەکانی خوێندن و زانکۆ و دەستگا ئەکادیمیەکان ئەمانە نەمانی بەهاکانە نەمانی بەهاکانیش ئەبێ بە دوو شێوە بگەڕێتەوە ئەویش لە ڕێگەی پەروەردەوە کە پەروەردە بەڕاستیەکەی کە کاری لەسەر دەکات داڕاستەوخۆ ئەنجام نایە بەدەستەوە چونکە پرۆسی پەروەردە پرۆسەیەکی درێژخایەنە لە باخچەکانەوە دەست پێکا هەتاکو قۆناغی دوانزەی ئامادەی کە نزیکەی 13 ساڵە خایانە کەواتە ئێمە لێرەدا لەم قۆناغەدا بەڕای من پێویستمان بە دوو چەمکە کە ئیشی لەسەرکەین سنگ فراوانی بەو مانایی کە ئێمە هەموو شتەکان بڕیاری لەسەر نەدەین ڕاستمامۆستا لە ناو سیستەمی پەروەردەیە ئیشی لەسەرەکە لەسەران بابەتانە یاخود هەر لەسەر علمە بەحتەکانی شەکرێ مەسەلا بەدڵنیایی من ئەمێ ئەو زیاتر بۆ جەنا بدڕونکەم و دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە سیستمی پەروەردەیە لە ساڵی 2009 ڕوویدا و توێژەری کۆمەڵایەتی هاتە ناو قوتابخانەکانەوانێ دەکاری ڕۆڵی کاریگەری بینی بەڕاستیەکەی لە کەمکردنەوەی تونند و تیژیەکان ئەوەندەی کە لە چوارچەوەی قوتابخانە ڕوو ئەدات کاریگەری بینی لە ڕێگەی خولەوە لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی بەشداری پێکردنی وەرکشۆپەکانەوە بەڵام ئەمە هێشتا کافی نییە یعنی تەواو نییە لە چەند ساڵی ڕابردووشا وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە وانەی بەها کۆمەڵایەتیەکانی هێنایە ناوانێک کە وانەی بەها کۆمەڵایەتیەکان کاریگەری لەسەر تاچی منداڵ دروستەکە کاتێک لە پۆلدا ڕێز لە یاسا کارپێکراوەکان ئەگرێ لەسەر شەقامەکان ڕێز لە پۆلیس ئەگرێ لە یاسا ئەگرێ لە پۆلیسی هاتوچۆ ئەگرێ هەروەها ئێمە لە پرۆگرامەکانی خوێندنی شاجێگەی ئەوە کراوەتەوە کاگزانەجان ئەویش بۆ نمونە لە پرۆگرامی زمانی ئینگلیزیە ئێمە لە پۆلیسیەوە ئەوەمان هەیە بەڕاستیەکەی لە پۆلی چوارە هەمانە لە پرۆگرامەکاندا لە بەهاکانە جێگە کراوەتەوە کە تۆ ئەبێت جیاوازی ڕای جیاواز و ئەوەی کە ئەمە نەتیجەی هەبوو ئەوەی سەرنجستان دابێت نەتیجەی هەبوو لە ناو ڕنگدانەوەی بۆ لە ناو کۆمەڵی کوردیا پێشتر وتم کاگزانەجان پێشتر وتم ئێمە پرۆسی پەروەردە پرۆسێکی درێژخایەنە لە باخچەوە دەست پێ دەکاتە تاکو خۆناغی دوانزەی ئامادەی کە 13 ساڵەکە دوای ئەوەش کە ئەو 13 ساڵە بە دڵنیایی هەتەنە ئێمە خۆمان نەزانین هەموو گۆڕانکارە بایۆلۆجیانی کە لە جستەی ئەو منداڵە ڕوئەدا لە قۆناغی هەرزەکاری دواتر بەرەو گەنجێتی ئەوە مای ئەوەشە کە ئاکارەکانیشی بگۆڕێ بەڕاستیەکەی کەواتە ئێمە توانین بڵین بەڵێ گۆڕانکاری ڕوویداوە بە بەراورد بەوەی کە لە پێشووترا هەبووە بەڵام هێرشتا بنەبڕ نەکراوە کەواتە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستیەکەی یاسا و ڕێسای تونتر دابنین وەکار لەسەر بەهاکان بکەین وەکار لەسەر ئەو دوو چەمکە گرنگە بکەین کە پێوترێ سنگفراوانی و لێبوردەی بەڵێ مامۆستا گەڕێمەولات کاک باڵام ببوورە بە پێوەستاویت لیژنەی ناوخۆ چیتان کردووە تەنها داخستنی بازاڕی چەک فرۆشانەوەی کە لە ڤیدیۆکەدا هەبوو تەواوە یاخود ڕێکاری تر هەیە ئەبێت چی بکرێ بۆی ئێمە هەموو ڕۆژێ ڕانەفڵەشی نازانین کەی سەرێ ئێمەیە بەڕاستی بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایە ڕۆحی و قوربانیانە شاد بێ وەخوا سەبووری کەس و کارەکەشیاندا ئێمە گەر باس لە ئەرکی پەرلەمان یان ئەرکی پەرلەمانتاران بکەین وەک ئاشکرایە ئەرکی پەرلەمان ئەوەیە کە یاسا دەربکات و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکات تا چەند ئەم یاسایانە وەکو خۆی جێبەجێکرێ و پەسەندکردی بوجێ هەرچەند ئێمە لە هەرێمی کوردستاندا بوجەمان نییە ئێمە بۆ زۆربوونی ئەم تاوانانە پێویستە بە دوواداچوونێکمان هەبێ بزانین هۆکاری ئەم تاوانانە چییە بە دوواداچوونمان هەبوو بە یاسا شڕوونیەکەینەوە طبعا ئێمە ئەگەر سیر بکەین چەک ئامرازە بۆ تاوان نەک هۆکار بێ بۆ تاوان ئامرازە بۆ تاوان نەک هۆکار بێ بۆ تاوان ئەو ئامرازانەی کە تاوانیان پێ ئەنجامە درێ زۆرن ئەتوانی بە چەقۆ تاوان ئەنجام بدەی ئەتوانی بە ژەهر خواردن تاوان ئەنجام بدەی ئەتوانی بە داروبەر تاوان ئەنجام بدەی ئەمانە بەڵام ڕەنگە چەک ئەوەی کە ئەمڕۆ ئەو هۆکارەی کە ئەمڕۆ پەنابراوەتە بەر ئەوەی کە خەڵک تاوانەکان زۆربەی بە چەک ئەنجامەدا بۆی بە ئاسانی دەرەکەوێ یاساکردنی چەک هاوکاری ئەبێ بۆ ئەوەی کە تاوان کەم بێتەوە بەس نابێ بەهۆی ئەوەی کە تاوان بنبڕ بکرێ ئێمە ئەگەر سیر بکەین لە یاسای ژمارە 23 ساڵی 2007 یاسای دەسەڵاتی دادوەری هەڵێ دادگاکان دەسەڵاتیان بەسەر هەموو کەسێکی سروشتی و معنەویدا هەیە بە حکوومەتیشەوە و ئەرکیان یەکلاییکردنەوەی کێشە و تاوانەکانە
با ئایا ئێمە سیرکەین بزانین دەسەڵاتی دادوەریان دادگاکان تا ئێستا توانیویانە ئەو ئەرکەی کە لە یاسا لە سەریانە وەکو خۆی جێبەجێ بکەن ئایا دەسەڵاتی جێبەجێکردن وەک ئەوەی لە یاساکان داهاتووە ئەو بڕیارانەی کە لە دادگاکانەوە دەرچووە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێی کردوون یان جێبەجێی نەکردوون هەرێمی کوردستان ئەتوانێت یاسایی لە سێدارە بڵین سزای لە سێدارەدان جێبەجێ بکە بەڵام بۆ نایکا لە ترسی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ترسی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە بێ بەرپرسیارەتەکان وەکو خۆی باسکەین کێ بەرپرسە لە چی هەموو هۆکارەکان بە پەرشوو بڵاوی هەن کاک باڵام بۆ بەڕاستی کۆ نەکراونەتەوە نەخراونەتە پاکێجێک و بڕیاریان تا بدرێ هۆکارەکە ئەوە نیە بەڕاستی کە ناگەێنە هەمووی دەسەڵاتی خۆی پێدراوە بەس دەسەڵاتەکانی خۆیان ممارەسە ناکەن یان چاری پێ ناکەن وە کۆڵێم ئێستا بۆن منە دەسەڵاتی جێبەجێکردن کاتێک دادگا بڕیار ئەدا بە لە سێدارەدانی کەسێک لە کاتێکدا کە تۆ وەکو عێراق کە تۆ هەرێمێکی بە پێی دەستور سەر بە عێراقی و عێراق پرۆتۆکۆڵی اختیاری دووهەمی سزای لە سێدارەدانی بڵین واژۆ نەکردووە کەواتە تۆ ئەتوانی یاسای بڵین سزای لە سێدارەدان پیادە بکەی بۆچی نایکەی ئەگەر ئایا لە سێدارەدان جێبەجێ بکرێ تاوانەکان کەمە بێتەوە یان نا وەکۆڵێم دادگاکان توانیمانە تا ئێستا ئەو کەسانەی کە لە لای خۆیانەوە کە لێرە ئەڵێ دەسەڵاتیان بەسەر هەموو کەسێکی سروشتی و معنەویە هەیە هەمووی ئەو کەسانی کە لە لای خۆیانەوە فەرمانی گرتیان بۆ دەرچۆ توانیویانە بیانگرن یان ئێستش بە ئازادانە سوڕێنەوە چاوپۆشیان لێکتێ لەبەر خاتری ئەموو لەبەر خاتری ئەو وەلا کاتێکدا هەر لە یاسادا هاتووە کە ئەڵێ ئەو کەسەی کە داواکراوێک کە لەلایەن دادگاوە داواکراوە داڵدە بدا ئەویش سزادرێ ئایا توانیویانە ئێمە پێویستە پرسین ئایا دادگاکان سربەخۆن ئەمانە کۆمەڵێکمانتاری بەڕێستا نا سربەخۆ نیە ئەگەر سیرکەی دادگا نە لە عێراق نە لە کوردستان سربەخۆنیە وەکو پێت ئەڵێم یعنی سیر بکە ئەڵێ بەرپرسە لەوەی یان تایبەتمەندە بەوەی کە کێشەکان یەکلایی بکاتەوە ئایا کێشەکان یەکلایی کراوەتەوە نەکراوەتەوە لەو ڤیتیا کاک باڵام بۆ ئەو بەڕێزی کە قسەی کە لەسەر چەگوتی بە زمانی خۆ سادەکەی خۆتی سەرمارەکان کوڕە بەرپرسەکان بەشێکیان ناوینەوت مەسەلەن خەڵکی دەست ڕۆیشتووە ئەوانە توان قاچاقچیەکەن لە تووشیەوە دەمانچەیە نازامچێک هات دەستی خەڵک ئەوەی کە خەڵکی شەکوژێ پشتی هەیە بەڕاستی خەڵکی مەسەل ناو محکەمەیە خەڵکی کوشتووە ئێستا فۆزی عسکەری بۆ ئەکەنەوە باوازەوە بێنین پێتوانی ئەمە خەڵکی سادەنیە ئەیکا خەڵکی تری لە پشت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پێیوابوو یاسای ژمارە 16 ساڵی 1993 لە هەندێک مادە و بڕگەدا بەسەر چووە و پێویستی بە هەموار هەیە بۆیە خۆیان لە حکوومەتەوە پرۆژه یاسایەکیان ئامادە کردو و ناودیانەتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان دوای مناقەشەیەکی زۆر بە دڵی خۆیان یاساکەیان بۆ دەرچوێنراوە کە جۆری مۆڵەتی تیا دیاری کراوە 4 جۆر مۆڵەت هەیە مۆڵەتی دەستداریکردنی چاک مۆڵەتی هەبوونی چاک مۆڵەتی چاککردنەوەی چاک مۆڵەتی شوێنی فرۆشتنی چاک تۆ کاتێک بە پێی یاسا مۆڵەت بە خەڵک ئەدەی کە خەڵک چەکی لەبەردەستا بێ و کاتێک بە پێی یاساکە بە ڕێگە بە خەڵک ئەدەی کە چەکی هەبێت دەماڵەوە کاتێک بە پێی یاسا ڕێگە ئەدەی کە شوێنی چاککردنەوە و فرۆشتنی چەک هەبێ باشە چۆن ئەکرێ بە پێچەوانەی یاساوە حکومەت بڕوا کار بکات ئەم یاسایە لە 28 چواری 2022ەوە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو بۆتەوە بە ژمارە 282 کواتە لەو ڕۆژەوە ئەم یاسایە بەرکارە و یاسای ژمارە 16 ساڵی 1993 لە کار خراوە یعنی ئێستا ئەگەر سیرکەین حکومەت هەڵساوە بە ئەرکەکانی خۆی ئەمە حکومەت لی بەرپرسیارە وەکو وتم یعنی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەرکەکانی خۆمان کە خەڵگەڵی کاک باڵام با ئەم یاسایانە ئەگەر سیرکە یاساکان زۆربەی بە کەڵە کاڵا بە قەت باڵا بەمە بەستم یاسایان دیاری کراوە من وەکو پێت ئەڵێم تۆ دێی ئەڵەی چەک مەمنوعە بەڵام ئایا بیرکەرەوە چەک تاکە ئامرازە بۆ ئەوەی کە تاوانی پێنجام بدرێ یان ئەوەی کە تۆ خۆت ئەهێڵی بە ئازادانە تاوانبارەکان بسوڕێنەوە و تەسلیمی دادگایان ناکەیت کامیان خەتەرترا هەیە ئێستا زۆر هەیە نەک هەیە زۆر هەیە کەواتە یعنی حکومەت خۆی ئەیەوێ بۆ پۆشینی بابەتێکی خۆی بابەتێکی کە بهێنێ و بیخاتە ناو خەڵکە و خەڵکی پێوە مەژبوو زۆر باشە کاک محەممەد
ڕێگە چارەکان چین بە تایبەتی ئەوەی کە کۆمەڵێک خەڵک لە ڤیتەکەش و لە دەرەوەش و لە سۆسیال میدیا ژەڵێ بەڕاستی خەڵکی دەستڕۆیشتووە دوو تاوانبار یعنی تۆمەتبار تاوانبارنا دوو تۆمەتبار من ئەزانم ناویان ناڵێم بۆکو ڕۆژنامەنووس ئێستا فەوجی عسکەریان بۆ کرێتەوە لەبەرەوەی خەڵکیان کوشتووە چارەسەرەکان چین؟ کاکزانە هەرچەندە هاوڕێم کاک باڵام بۆ ژاماژێ بە یاساکە کرد تۆ سێری پەرلەمانی کوردستان بکە بۆ نمونە لە ساڵی 93ەوە یاسای ژمارە 16 کە هەبووە بۆ ڕێخستنی بابەتی چەک و دیاردی چەکداری دوای ئەوەندە ساڵە چاوەڕوانی بۆەوەی کە یاسایەک دەربچێ وەکو خۆشی باسی کرد لە ساڵی 2022 یاسایەک دەردەکەن 50 مادەیە 50 مادە تۆ بڵێ ئەوانەی خەڵک دەکوژن ئیشیان بە دوو مادە یاسا بێ نەوەک 50 مادە بۆ کام یاساکە لە پەرلەمانی کوردستان دەردەچێ ئاستی هوشیاری هاوڵاتیان ئەوەندە بەرزە هەرچی هاوڵاتی هەرێمی کوردستانە ئاگاداری ئەم یاسایانەوێ پەرلەمانی کوردستان بۆ ڕاپرسێک ناکە بزانێ ئەم یاسایانەی کە دەرچوونە لە پەرلەمانی کوردستان سەدا چەندی هاوڵاتیان ئاگادارە با بێن ڕاپرسێک بکەن من و تۆ لەسەر ئەم شاشی کورسات دەکەینە شاهد ئەگە 105 خەڵکی کوردستان ئاگاداری یاساکانی پەرلەمانی کوردستان بوو من ئەم وڵاتە جێدێڵم باشە 105 باشە دێم یاسایانە بۆ شوێە ئەدی کا کەناڵەکان لە شوێن دەستگاکانی ڕاگەیاندن لە شوێن ئەی پەرلەمان خۆی چی کردووە بۆ یاساکان بگاتە خەڵک دەتەسەوەڕ بکە ئێستا ناو بازاری چەکفرۆشان و ئەوانی ئەم کارە دەکەن ئاگاداری ناوەرۆش یاساکەنین یاساکە بە شێوەیەک داڕژرایە هەمووی بەقەت باڵای ئەو خەڵکی کە دەیانەوێ مۆڵەتی هەبی ئیش چەکی پێبێ یاساکە وا داڕژراوە تۆ سەیری کە دوای ئەوەندە ساڵە لە 93 تا 2022 یاساکە وا داڕژراوە ئللا بۆعدی مالی زیاد کردووە غرامی زیاد کردووە ئەمە بەوە چارەسەر ناکرێت چارەسەرەکان یاسا دەبێ هەبێ ئەمە تەواوە دوای یاساکە دەبێت ڕێنماییەکان هەبێ ئێستا تۆ یاساکە جێبەجێ نەکراوە هێشتا ڕێنماییەکان دەرنەچووە بە بڕیار دەیانەوێت بێن بازاری چەکفرۆش و ئەمانە حەلکەن ئەی چ لەم هەموو چەکە بە مۆڵەتە دەکەن بۆ ئەم چەکانەی کێشیان بێ دەکرێت چەکی بێ مۆڵەتن یا چەکی پێشمەرگە و چەکی کوڕە بەرپرس و ئەو چەکە بابەکە ئامر فەوزە ئامر لیوایە ئامر نازانم چییە بۆ نمونە ئەندامێکی دەستگا ئەمریکانە کوڕەکەی لە ماڵەوە ڕۆژانە لەگەر هاوڕەکانی کڕین فرۆشتن و گۆڕینەوە ئاڵوگۆڕی بە چەکە جوانەکان دەکەن کام بەرپرسی ئەم وڵاتەیە دەماچە جوانەکان لای ئەوانە کام بەرپرسی ئەم وڵاتەیە ئاڵوگۆڕ و دیاری بە دەماچە و کلاش و کەفە جوانەکان دەکەن ئەم هێزە ئەمنیانە بڕیارەکەی حکوومەت دەوانە دەگرێتەوە ئێستا لەم مەفرەزانە ئەگەر ئەندامێکی هێزە ئەمنیەکان کە دەوامیشی نییە دەوامی تەواو بووە مۆڵەتی چەکی پێ و چەکێکی پێەیە چەکەکە دەداتە هێزە ئەمنیەکان ئایا لێ وەردەگرن یا هاوڵاتێکی هەرێمی کوردستان بۆ جوانی خەڵک زانی بۆ جوانی چەک دەکڕێت من نووسیمە ئەمە ڕەهەندێکی کللتوری و کۆمەڵایەتی هەیە لە ناو کورد دەماچە تا ئێستاش لە فیستیڤاڵی عشیرەتەکان کە بەرپرسانی حیزب و حکوومەت خۆیان دەچن پیرۆزباییان لێ دەکەن دەماچە و کلاشینکۆڤ لەوێ وەکو عەرز و خۆنمایشکردن پەخش دەکرێت بەرپرسانی حکوومەت لەوێن ئایا ئەو مەفرەزە هاوبەشانە کاتێک فیستیڤاڵی عشیرەتەکان مانجی 3 و 4 دێتەوە دەتوانن بچن لەوێ ئەم چەکانە کۆنتترۆل بکەن یا دیستان بەس بە خەڵکێک دەوێرن کە هیچ دەسەڵاتی نییە و چەکێکی بۆ جوانی بەڵام خۆ دەبێەوە چارەسەر کاک محەممەد ئەمە دیوە چەکەکەیت ینی کەواتە ئێمە دەبێت دیسانی خەی بوارە پەروەردەکە بگرین تاکێکی مسالم دروستکەین ئارام دروستکەین کە بەڕاستی یعنی شەرەف لە کوشتنا نەبینێتەوە تۆڵە لە کوشتنا نەبینێتەوە کەواتە ئێمە چەکمان پێ حەل ناکرد بە پێ ئەوەی جەنابەت دەیڵێ واقعیشە کاکزانە پەروەردە بە ئاسانی چارەسەر نابێ من کۆمەڵ ناسیشم ینی بابەتی پەروەردە تۆ ئەم هاوڵاتی ئەم وڵاتە لە ناو ژینگەیەک پەروەردە بۆ ژینگەیەکی شەڕانجێزە تۆ تا ئێستا لە ناو مەحیتێکی هەمووی شەڕە تۆ لەو تاکانەی لەو میلەتانەی کە میلەتانی دوای جەنگت پێدەگوترێ تۆ هێشتا شەڕی داعش تەواو نەبووە ئاسارەکانی توندوتیژی و تیرۆری داعش تەواو نەبووە هێشتان ئاسارەکانی توندوتیژی سەدام و ڕژێمەکەی تەواو نەبووە خەڵکێک ئێستا بە شان و باڵی ئەم ڕژێمە داڵدەرێتەوە لەم سۆشیال میدیایە ئێستاش خەڵکێک هاتووە تۆ شانازی بە تاوانەکانی تاوان باران دەکا ئێستاش خەڵک ئەمە دەبینی ئەم بارودۆخە ئەم تاکێکی توندوتیژە لە شەڕی داعش کە دوێنێ بوو ساڵی 2004 شتێک دروست بوو بە ناوی پێشمەرگەی خۆبەخش هاوڵاتی لە ماڵەکەی خۆی هاوڵاتی لە ماڵەکەی خۆی هەموو بۆ چەکدار چوو شەڕی کرد
چەکی پێبەخشرا لە سەنگەرەکان چەکی بەدەستکات ئایا ئەم چەکە بەژاری شەڕی داعشی کردووە بریندار بووە لە کاتێکدا پێشمەرگە نیە ئاسایش نییە کە کەسێکی خۆبەخشە کورتپەروەرانە چووە ئێستا تۆ دی ئەم چەکە لێ وەردەگریەوە پێت دەڵێ من لاقم بەخشی دەستم بەخشی لە شەڕی بەژاری شەڕی داعشم کرد باشە 2 هەفتە پێش ئێستا چەند گروپێکی میلیشیایی هێرشیان کردە سەر چەند شوێنێکی ناوچەی نەوتی حکوومەتی هەرێم و حیزبەکان داوایان لە خەڵک کرد پێویستە خەڵک هەموو چەک هەڵبگرێ و هەموو خەڵک ڕوبەڕووی ئەم دژمنانە بێتەوە هەفتە دوهێنێت تۆ دەڵێوی چەکی پێبێت دەژگیری دەکەم تۆ ئەم دوو بڕیارە لەکوێ شوێن دەکەیەوە ئەمە لە دوانی بەرپرسانی حکوومەتە حیزبە کە 1 هەفتە پێشێستا دەڵێ ئەرچی ڕوبەڕووبوونەوەی ئەم هێزە میلیشیانە هەموو تاکێکی کووردە و وەکو پێشمەرگا باشە دەی من وەکو پێشمەرگە دەچم لەبەر خاتری ئەوان هەفتەیەک پێشتا چوبم چەکێکم کڕی بێ ئێستا بچم ئەمڕۆژ دەڵێن چاڵێنجی ئەوەی عەلامەکە بڕۆ چەکەکە تەسلیم بکە ئەمە لە چێ دنیاشتی وا بووە دەست خۆش تۆ ئەم بابەتە زۆر لێک دوورە سپاس دەکەم بۆ ئەو سەرنجانە کە بەڕاستی واقع بینانە سێری بابەتەکەکەین بۆی چیتر ئەو بابەتانە ڕوونەدەن مامۆستا سۆران چیتر چۆن هەوڵەکان سڵتر بکرێتەوە بۆی بەڕاستی ئەو تاوانانە ڕوونەدەنەوە بتواندرێ کەرتی پەروەردە جوانترن یان ڕۆڵێکی باڵاتر ببینێ من قسەی ئەو دوو هاوڕێ بەڕێزە ئەبەستمەوە بە قسەیەکی فەیلسوفی گەورەی ئەڵمانیەوە بە ناوی ئیمانوئیل کانت کاتێک باسی دەوڵەتداری ئەکا ئەڵێ دوو کار لە قورسیدا هاوشانیان نییە یەکەمیان دەوڵەتداریە دووەمیان پەروەردەیە کەواتە کاری پەروەردەش بەقەدەر کاتی کاری دەوڵەتداری کارێکی قورسە بەڕاستی پەروەردە خاوەنی عەسای سحری نییە گۆچانی سحری نیە بەڵام پەروەردە بە پلانێکی درێژخایەن و بە شێوەیەکی ئەتوانین بڵێن هێواشتر کار لەسەر پەروەردەی دەرونی و جەستەیی تاکەکانەکە ئەوەی کە گرنگە بەڕای من ئێمە لە مەحاڵەتە پێویستمەوە بە دوو جۆر پلانە پلانێکی کردەیی واتە کورتخایەن لەگەڵ پلانێکی کردەیی درێژخایەنمان پێویستە بەڕاستیەکەی لە بەشداری پێکردنی خول لەکردنەوەی لە سانسۆرکردنی تۆڕەکانی شێوازەکانی بەکارهێنانی تەکنەلۆجیا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها هۆشارکردنەوەی خێزان ئێمە ناکرێت خێزان بەڕاستی بە دەرکەین لەم پرۆسەیە ئەبێ خێزانیش بەشدار بێت لە پرۆسەی هۆشارکردنەوەیە هەروەها ئەو بەڕێزانی کە لە ناوەندەکانی خوێندنە هەن هەروەها ڕاگەاندنەکان ئەبێ ڕۆڵی کاریگەری خۆیان ببینین بەداخەوانێ من بە ئەوانە ئەوەش بەڕاشکاوی بڵێم کە زۆر جار ڕاگەاندنەکان ڕۆڵی ڤایرۆسێکی خراپ ئەبینن ئەوەشمان لەبیر نەچێت لێکەوتەکانی کۆرۆنا هێشتا کاریگەری بەسەرمانەوە ماوە من خۆم پەیامێکم لە 22 چواری ساڵی 2021 بڵاو کردەوە بۆ هاوپیشەکانم کە پەیامەکە بریتی بوو لەوەی ناکرێت چیتر ئێمە بە هەمان یاسا و ڕێسای ئەوە پێشووتری پێش کۆرۆنا کە گەڕاینەوە پۆلەکان مامەڵە لەگەڵ خوێندکارەکانمان بکەین کەواتە پەیامەکەی ئێمە لە دوای کۆرۆناوە بریتێ لە پەیامی خۆشەویستی و پەیامی باوەشکردنەوە و دەستگرتن بە قوتابیانەوانێ بەڵێ سپاس دەکەم بەڕێز مامۆستا سۆران کاک باڵام بۆ بەڕاشکاوی وەکوڵی قسە هەزارە دوانی بەکارە بەڕاستی ئێوە هەر سێمیوانەکەم قسە دوانە بەکارەکەتان کرد عملەکەی جێبەجێکردنەکەی ماوە سوپاسانەکەم یعنی شتی زۆر زیتانوت ئەخیرشت چیەکە بکرێت بەڕاستی بەرنامە نەبێت لە پێناو بەرنامە بڕیار نەبێت لە پێناو بڕیار دوایی کە ماوەیەک بۆچعەکە بێدەنگ بوو تر وازە بڕیارەکان چی عملی بکرێت من وەک پێشتر ئاماژەم پێدا بەرپرسان لە بڵین ئەم دیاردەیەی کە ئێستا لە کۆمەڵگای کوردیا بووە بە ترس لە لای هەموو تاکێک بەرپرسیارەتەکان بە پێی یاساکان دیاریکراوە هەروەک ئاماژەم پێدا یعنی دەسەڵاتی دادوەری ئەرکی خۆی دیارە یەکلاکردنەوەی کێشە و تاوانەکانە ئایا با بزانن لە خۆیان پرسن هەڵساون بە ئەرکی خۆیان ئەگەر هەڵ نەساون بۆ لە مەودووە هەڵبسن بە ئەرکی خۆیان دەسەڵاتی جێبەجێکردن با سیر کە ئایا هەڵساوە بە ئەرکی خۆی کە کاتێک دادگا بڕیاری کۆتا دەرئەکا حکومەت کام بڕیارانە یان دەسەڵاتی جێبەجێکردن کام بڕیارانەی جێبەجێ کردووە ئایا ئەو بڕیارانەی جێبەجێ کردووە کە ئەبێ بەهۆی بنبڕکردنی تاوان باشە کێشە عەشایەریەکان ئەگەر ئێمە سیرکەین یاسا لە عورف و لە شەریعەوە سەرچاوەی گرتووە هەندێک شت هەیە کللتورە ئێمە هێناومانە ناتوانین لە کللتوری خۆمان ئازبێنین طبعا یاسا کێشەی بڵینە سولحی عەشایەری قەدەغە نەکردووە بەڵام کاریشی پێ ناکا بەڵام لەوانەیە ببێ بەهۆی کێشە یعنی سولح عەشایەرێکە بێ بەهۆی گۆڕینی مادە سزاییەکە بەڵام حەق وایە ئەو کەسانشی ڕیشسپیەکان
سەرۆک عشیرەتەکان بیر لەوە بکەنەوە کاتێک ئایا کێشەیەک یعنی لە دەرەوەی دادگا بە سولحی عشایری چارەسەر ئەکەن ئەگەر دوایی لایەنەکانی ئەم کێشەیە پابند نەبوون ئەوان چیەکەن هەر ئەوەیە لەبەرەوەی ڕیش سپین دابنیشن دەستەوسان لەبەرەوە باشترە یعنی ئەمانە طبعاً هەر کەسێک لە قەوم و قەبیلە و عشیرەتەکەی خۆی خەڵکی ڕیسپیە خەڵکی گەورەی هەیە گوێی لێگرێ بەڵام ئەمانەش حەقوایە یعنی ئەم کەسانی کە گەورەی خەڵکەکانی کەن بەڕاستی یاسا بەلاوە نەنێن و سیر بکەن وا بزانن کێشەکان تەنها بە سولحی عشایری ئاکتیڤتر مثلەن بالضبط ڕێکخراوی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی حەقە بیر بکەنەوە ئێمە ناتوانین وەکو وڵاتێکی پێشکەوتووەکان یعنی چارەسەری کێشەکانمان بکەین لەبەرەوە ئێستا ئێمە ناکرێت خۆمان بە ئەوروپایان بە ئەمریکا بەو گەورەی خۆی تا ئێستش سزای لە سێدارەدانی هەیە بەڵام من بێم بمەوەکو بە سوئیس ڕامەعاملە بکەم لەگەڵ ئەو هەموو تاوانەی لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە هێشتا زۆرمان ماوە ئێمە تا ئێستش لەسەر کللتوری کوردەواری و لەسەر کللتوری تۆڵەسەندنەوە بەڕێوە ئەڕۆین لەبەر ئەوە کاتێک کە کەسێک هەڵ ئەستێت لە ناو جامیعە دوو ئوستازی جامیعە بە بێتاوان ئەکوژێ ئەم دوو ئوستازە ئەگەر هەر غەڵەتێکیشان کرد بێگەر تەمەنی ئەو کەسەشیان بە بیعنی فیڕۆدا بێ ئەو کەسە حەق بوو پەنای ببردایەتە بەر دادگان نەک لە کاتێکدا دوو تاوان ئەنجام بدا و واش لێک بدرێتەوە کە ئەم کەسە بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە تەواو نییە یان کەسێک کە هەڵ ئەستێ خوشکێکی خۆی و زاواکەی خۆی ئەکوژێت لە کاتێکدا بە کێشەی عشایری سولحی بۆ کراوە و پێشتریش پلانی داناوە هاتووە تاقیبیش یەگەکەشی کردووە و دواییش هاتووە تاوانەکەی ئەنجام داوە ئایا ئەکرێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیان ڕێکخراوی مافی مرۆڤ بڵێن لە عێراقا دوای ئەم هەموو تاوانە ڕۆژ نییە دەگەنج دەکەس یعنی بە ئەنواع و ئەشکال لەگەڵ ئەوەی لە سێدارەدانای من وەکو ئەڵێم لەگەڵ ئەوەم کە بەڕاستی حکوومەتە ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی ئەوەیە کە بزانێت چۆن ئەم بابەتانە یەکلایی ئەکاتەوە نەک تەنها لە پێناوی ئەوەی خەڵک باسی ئەوە نەکا کە ئەرکی خۆیان چییە بێن خەڵک بە چەکەوە مەشغوڵکەن وەکو ئاماژەم پێدا چەک ئامرازە نەک هۆکار ئەبێ هۆکارەکان جێبەجێ بکرێ بۆ ئەوەی کە دیاردەی تاوان بنبڕ بکرێت سپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا سۆران محەممەد زەکی سەرپەرشتیاری پەروەردەی سپاس بۆ بەڕێز محەممەد گۆمەشینی چالاگوانی مافی مرۆڤ بە هیوایەوەین کە کۆی ئەو نقاش و گفتوگۆ و پێشنیازانەیە خرێنە ڕوو بۆ چارەسەر هەنگا و دەستوبەر هەمووان دەست بخۆینە ناو دەست یەک بۆی ئەم توندوتیژی و ئەم یەکتر سڕینەوەیە بەڕاستی لە ناخمان بنبڕ بکەین ولانی کەم کەمی کەینەوە وەکو ئەوەی کە ئەوترێت ئێمە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوەش لە دەست هەموو ئەو بەڵانەی کە ڕوئەدەن ئەمانەتی خوای گەورە بن و خوابتان پارێزی